هەی بێڕەحمی دڵبەردی خارج دینی کافر با بێمێهری بۆچی لە جەرگت بەردەوەیە ماگر هەی ڕووگەی تاسە و هۆی هەناسە و فرمێسک و خەمتۆ بۆ بەجارێ سەماداگرت بە تەلیسمی تەمتۆ نازانی هەرێ ترکە و سات و کاتێک بە بێت و بێ کارێک دەکا کە هەرێنی گیان پڕ لە بۆ سۆبێ تۆ هەی بێڕەحمی دڵبەردی خارج دینی کافر با بێمێهری بۆچی لە جەرگت بەردەوەیە ماگر تۆ هەی بێڕەحمی دڵبەردی خارج دینی کافر با بێمێهری بۆچی لە جەرگت بەردەوەیە